سڵاو و ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسران بەخێر بێن بۆ ڤیددیوەیەکی نوێ ئەمڕۆ بەشی دووەمی یاری سەنیوە ساگا یاخود هێڵ بڵێ دوو لەسەر کۆنسوڵی Xbox Series X تاقی دەکەمەوە. ئێستا یاریەکە لەسەر Xbox بەردەستە بۆ نمونەگەر Xboxتان هەیە دەتوانن لە بەشی گیم پاس ئەلێرە ئەو یاریە نوێیە زیاد کراوە ئێستا حالیان ئەوە هێڵ بڵێدە دەتوان نێسە داوڵۆندی بکەن و هەروەها یاریەکان جام بدەن. خۆم بە خۆشحاڵ دەزانم تکا دەکەم دوگمەی لایک سبسکرایب دابگرن بە دەست پێ بکەین. ئەوە ڕیکاپێکی ستوریەکەمان لە بۆ دەکەم بەشی یەکەم چی ڕوویداوە ئەو شتانە دەمەوێت تەماشای بکەن بەرێک یەکجار لە مێژە بەشی یەکەم نەکردیەوە لە هەمان کاتیشدا هەر هەموم تەواو نەکردبوو لە مەگەیت فۆنەکەی هەبوو دەنگ و شتەکان بەس دڵخۆشم یاریی نوێی Xboxیە. دەڵێ بەشی یەکەمیشان ریمەیک کردەوە لە ڕووی گرافیکەوە حەز دەکەم. Just like her mother Galena, she was not like other people. دەڵێوەکو دایکی سانیوا خەڵکێکی یاسایی نەبوو. And heard the world differently. هەندێک شتی دەبینی و گوێبیست دەبوو کە جیاواز بوو. Her father Sinbel told her she was evil, tainted by the sin of her mother. دەڵە باوکی پێوتێت تۆ کەسێکی شەیتانی شەیتان لە دەستشتێک لە بابەتێ لەبەرەوەی دایکی وا بوو عەلەساس. Until love broke through like the rays of a new dawn. تووشی خۆشەویستەکەی خۆی بوو. She could live again. خۆشەویستەکە ناوی He دیڵێن gave بووە. light to her mind and freed a warrior from her body. بڵێ مێشتی ڕوونا کردەوە و لاشەشی کردە But the voice of her father stayed with her, سەربازێک. reminding her of her curse. دەڵێ بەردەوام And بیشی when لە the قسانەی باوکی plague came دەکردەوە to her کەوای land, the people بۆ هۆکاری ئەو blamed نەفرەتی کە لە Senua. مێشتی هەنە مێشی گوێ لە چەندین شتی جیاواز دەبی She took her darkness with her, تاریکایەکەی لەگەڵ خۆی banishing برد herself to the wilds. چۆ ناو شوێنێکی So نادیار she was not there when the Northmen massacred her people and sacrificed Dilian to the god of hell. Senua's torment لەبەرەوەی was so ناوچەکەی deep خۆی بەجێ هێشت بوو that the world around her fell خەڵکی away. نۆرث مەتالۆجی هاتن She تاوی took the head of خەڵکی her ویان beloved, لەناو برد the vessel of his soul, and vowed پێما to go to hell ئەنسیرەکە تۆڵە herself سەنەوەیە to save him. دەوێت تۆڵە لە بۆ خەڵکی خۆی بسەنێت Through mist-shrouded horrors بەس جوان she نییە fought to find the بیدایەکەی secret path جوان نییە ئەو نوع that would lead her ڕیکاپە to the جوان very نییە gates of hell. بەو شێوازەی جوان نییە But the way was marked by دەکرا fire ینی and ڤیددیویان illusion. بەکاری نابەیان شتێک لە بابەتانە Senua had to fight the gods that guarded these paths and stave off the rot which threatened to consume her mind and end her life. Only conquest could open the gates. Only blood would bring her face to face with Hela. Face to face with defeat. ئۆکەی ئەو هاتیە ڕوبەڕووی هێڵای ببتەوە هێڵایەکێکە Once لە again, خودداوەندەکانی Senua was نۆسمەتالۆجی engulfed in darkness. لە فیلمی Lost تۆڕ in a maze لەڤ of تەندەری misery تۆڕ and ڕاگنەڕۆشی confusion. هێڵا خوشتی تۆڕی Until Dilian's voice led her to the promise of victory. A sword that could kill a god. دەڵێت دیڵن To خۆشەویستەکەی win the sword, Senua would drown in her شمشێرێکی darkest memories, لەلایەن pulling دیڵنی at the خۆشەویستیەوە shards lodged لەبەر in دۆزرایەوە flesh, بە mind, شمشێرەکانی and خاوەندەکانە soul. ناو بە She pressed deeper into the underworld, resisting its grasping hands and deafening cries, until she found her prize before the guardian of Hell's gates. Senua released her rage, a fury that could not be stopped, not by savage jaw. بیدایەتێکی جوان نەبوو بەڕاستی ئەنسیرۆکی خۆشە بەڵام دەکرا ڤیددیویان بەکاری نا بە زۆر بۆ ڕنگ و بێزارکەرە ئۆکەی ئەکس چیە فاستە تاکە هێڤی تاک وایە بی ئینتراکتە ئاربی بلۆکە ئەو سپرینتە ئۆکەی
پارەس پێ بکەین تکایە ویدیۆیەکی زۆر خۆش نەبوو دەکرا باشتریان دروست کردبا بەس بزانین It's been a long time. She made a promise to the one she loved, dead now, but no less. A promise. Not one soul more would suffer as he had. She carries him in her heart. باسی خۆشەویستەکەی دەکە دڵی هێشتا Will drive her on. لە دڵی مایتەوە مەقسەدی دیڵنە She will forge a purpose from his death, make meaning from the pain. And then the Northmen came again to our land, stripping us of our names, our lives, of everything that makes us who we are, beating and binding, taking us as slaves. These Northmen sail under a blood-red sign. خەڵکی باکوورن And one among them they نۆرتمن واتە call ڤایکینگەکانن ئەوانە هێرشیان کردیتە سەر منتیقەی سانیوای will follow that sign. She let herself be taken, dragged Wow. in chains to their ships, so she How can Saniwaya? trace the poison to its source, find the بان heart قەست and cut it out. بان قەست خۆی ئەوە کردێ چۆن دەڵێ The promise. وای کردێکەوە بگیرێ لەگەڵ جەماعەتی نۆرتەکان تاوەکو بستەوە ئەو شوێنەی کە ئەوان لی دەژین و لەوێش Paths can drift off course. لەوێ ڕوبەڕوویان بکەوە بەس دیمەنەکان تاریکن بەڵام گرافیک زۆر زۆر جوانە من هەستم بە جوڵەی ئەنیمەیشنی دوومچاوی کرد کارە سات بڕۆ It begins as it ends, هەفت دقی هێشتا دەستمان پێ نەکردێ alone ئۆکەی in the dark. دەستێک ڕقم لە یاری دەبتەوە پاش 10 دقە چارێکەکی دەست بە گەیم پڵی دەکەی حەز دەکەم میکسی دەست پێ بکە دوایە بێتە سەر بابەتی چیرۆک و ئەو شتانە ئینترۆی دیر و درێژم حەز دێنیە زۆر والله با نەخن شەین وەرە دەرێ وازم نبینە ئەو چیە ئەوە جەماعەتی ڤایکینگەکانە جەماعەتی ڤایکینگە ئەو دەنگانە نام لێشی سانیوای هەیە بە بەردەوامی She will survive. Come on, get up, quick. تەمان هەستە She's too زۆر لاوازە pleased she's ئۆکەی ئەوە مردی دیارە ئەوە کەسەکی دیکەیە Don't look anymore. تەمان Even when you're pulled by forces. Xbox Game Studios ئەو یارێکی چیرۆژێ یارەی کە چۆن هاتە سەر Xboxی زۆر زۆر خۆشە سەرتا بە تەنیا لەسەر پلەیستیشنی بەردەست بوو سە Xboxی بەردەست نەبوو بەڵام دواتر لەسەر کۆمپیوتەر لەسەر Xboxی بەردەست کرا دوای مایکرۆسۆفت ستودیۆی نینجا تیۆری کڕیەوە یارێکە بۆی Xboxی ئۆکەی فاینەلی ئەو چێ ناوتە فول سکرینیش
اوكي Let's climb. برك رقم دەبتەوە کە یاری بۆ شێوازیایەکە بەس دەی بەس واو لەو گرافیکەی هەرچەندە 30 فرێمە یاریەکە ناتە 60 فرێم داخەوە بەس گرافیک کارە ساتە ئەوە گەیم پڵێ ئەو دەنگە دەڵێت منداڵ پێویست نەدەبێ بەهات بێرە Push us back. She's so far from home, from all she's ever known. ئەو هەموو دەنگە مشکلێ لە بۆ من Lost Was the- in a world still clouded to her eyes. سەیری باران کە ناوڕێیان But she won't yield. She must fight on, as she always has. Remember, واو واو we've been to hell. بەڵام ڕێڵ ئینجن 5 دروستکراوە نیە چکە زۆر جوانە زۆر ئەو یاریە بناوی دەبێ ئەو هاڕێ ناوەوانی ئەوە واو 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 بەجددی There it is. This is only the beginning. Climb, Senwa. You need to climb again. She will fall if she does. She will die. Climb, Senwa. دەنگەکانیش دوو بەشن بەشەکان دەرێن بیکە یەک دەرێ مەیکە یەک دەرێ باشە یەک دەرێ خراپە یعنی چۆن دەڵێن ها لەسەر شانی مرۆڤی دەڵێن فریشتەی باش و عنی فریشتەی چاکە و چاکەنووس و خراپەنووس هەیە ها شەیتان و مەلایکەت شەش لە بابەتانە جا لەو یاریەش ئەوشتانە ناو مێشی سانی وای هەیە جا من هۆکاری سەرچی کە بەشێکەکەم تاو نەکرد ئەو دەنگانە بە بەڕاستی هەنگە سیرکەن من ئەو میتفۆنە بەکاردێنم میتفۆنی گەورە ئیسکا بەکار نایەنم لەبەر سرم Too exhausted. ژانە سەری پێدەگرم شەقیقا It's too much. کە نەخۆشەی زۆر ئازە دەکە هیچ فۆنی توش بووم Don't look down. ئاجا ئەو یاریە بڕک دەبم مشکلیە ئەو دەنگانە Listen. What's that? تۆزێک لە کەشوهای یاریەکە دەرم دەینی دۆش بەشەکەم پێ تاوا نەکرا بەڵام ئەو بەشە حەزمێ و تاقیەکەمەوە لەبەرەوەی مارکتینگێکی گەورەی لە بۆ نەکرا و یاریەکەش یاریی تایبەتی ئەکس بۆکسە سەو دەمێ ببینم گرافیک شتێ چێندە لە لای جەماعەتی ئەکس بۆکسی ئێستا حالیان لەمێژ یاریی گرافیک بەرزیان بڵاو نەکردەوە مەسەن ستارفیلد بڵاو نەبڵاو کردە بەڵام لە ڕووی گرافیکەوە بەو ئاستەی نینە ئەو لەو ئاستەیە کە بڵێم گرافیک شتە قۆناقەچی دیکە وەڕێک شتە قۆناقەشی دیکە She cannot falter. The voices draw her onward. The ones who didn't live. The ones she could not save. She can hear them calling. Lives stolen by the Northmen. She carries them with her. Always. She is afraid, exhausted, scared. Come on. ئەو دەنگەت چێ بێ زەحمەت تکای ئەمەم ترسێنن To carry on. All this cold, all this death. مەم ترسێنن ئۆکەی پلیس Stupid plan. Why did we come here? She's stupid. Ready. You're too She's not stupid, okay? جێل نییە You should not have come here, child. دەری نەدەبێ بەهات بەئێرە منداڵ شارە ئەو تاریچیە قسەی دەکەم بەس چییە ئەو تاریچە Your hopes were always doomed to fail. هیواکانت بەردەوام شکست دێنن بۆ چمان All کردێن this way, ئەو هەموو ڕێگایە just to die among strangers. تەنیا بۆ ئەوەی لەنێو کەسە نامۆیەکانە ناسراوەکان بمری Why did you come back? تۆ بۆچی هاتیتەوە ئەو ئەوە لە بەش یەکەم هەبوو وەبوو دەرە پێ دوای تۆ من بەجێش بۆ بمرم من هەم کاتێک لێرەم I won't listen to you. ئۆکێ Her voice. سانی وەچە واو ئۆکێ گەیم پڵێەوە سینەماتیک و گەیم پڵی تێکەڵە You can زۆر hide جوانە fear,
but she won't زۆر زۆر stop. جوانە Strong. بەس بریا فول سکرین بە نەک ئەو خەتە ڕەشانەمان هەبە بریا ئای بە فول سکرینی بکەین زۆر زۆر کارسەتە بەڵام ئەو جەوە سینەماتی چیمان دەداتێ و لامان کارزان یعنی Someone, listen. She needs you. She needs you to go to her quickly. She's dying. ئەو چێ دەقیژێنی کەسەکە پێویستی بەمێ That shit is pathetic. She needs you. ێ باشەوە دەچم شمشێرەکەشمان پێ نییە واو بەستم شە گرافی چی بکەن کارە ساتە بەڕاستی گرافی چێ یادە Careful. So easy to slip. Look down. Don't listen. نا تکای وازم نبینە و دەنگانەیەک بەم دەرێ بەردەبێک دەرێ بەر نابیەوە You don't listen to him. باشە جێلی ڕناگرم بەس وازم نبینەوە قسەی مەکەن What does God damn it. the slavers? This is the right way. The signs are leading me. They brought me here. She knows that all through this world there are signs and symbols waiting to be discovered. The meaning is there. If only you can find it. Do not forget my story. اوكي دەبی ئەو نیشانانە بدۆزینەوە Still. Out of hell you have come. That's shame. An enslavement. Follow him, but be careful. They will kill you this time. پێی نەفەرە چی دەبینم On the cliff. You were too weak to help. Follow him. Be ready to fight. She is a warrior. A warrior with no sword. No weapon. ئۆکەی دەزانم شمشێرم پێ نییە بەسەنگۆ بێدەنگ بن پلیس تکایە بێدەنگ بن بەجددی جوانە و یاریە چۆن زەحمەتی یاریەکەم پێ تەواو بکرێ بەڵام ئەگەر تەواوی بکەم لەبەر خاتی گرافیکەکەی تەواوی دەکەم بڕۆ کەمان Fight him! Why didn't you stop it? Too weak. Let her die. ناو He's دەبێ right. They were survivors. I need to help the other slaves. ئۆکەی هەندێک کۆیلی دیکەیان گرتێ ڤایکینگەکان کانی واو کۆیلی ناوانە دادنێن ئۆکەی Remember why we came here. She came here for a reason. دەزانم لەبەر چاتی نێرە لەبەرەوەی دەوان لۆی هاتینە ئێرە تاوەکو ئەو پیاوانە لەناو ببنکەوە وایان کرد ئێمە بمرین ئەوە ینی خەڵکەکەمان بمری The master is خەڵکی مایان کوشتیان I have to. ڤایکینگەکان Thought you could stop this. But you have lost your mark. The sea tore him away. Just like your hopes. You don't need to listen to him. You know this. ئەو دەنگە Listen to us. شادوێ You know دەڵێ better. Find the ئەتوو survivor لێ who's هاتیێرە trying to لەبەرەوەی trick you. You need to help the survivors. نیشانەکانی خۆ Want to دەدەستدایە save them. بیان پارێزی They're already dead. You're a liar. The lost ones. کۆبڕین بێرە ئۆکەی دەنجیان دێ دەزانی ئەوە دەنجی بەندەکانن کۆیلەکان find a way out of here. You are lost She too. must find a way out. How can the lost find anyone? Listen, don't listen. You failed them. Don't listen to him. They are dead. بزر نەبیمە بێ زەحمەت ئەوتە Shut up. Stop it. خوا بێدەنگ بن ناتوانین بە سەیرەکەی سانی وای لۆ ناتوانین بە سەیرە بکەوی لۆ وای Can't you hear them, Senua? Can't you hear their scream? I can what the hell واو
هو چ بوو؟ They are suffering, but I set them free. Symbol. You need to find it. It's here. Somewhere. Look for it. Look for the sign. Find the right perspective. You will sense when you are close. The signs are اوکی دەبی ئەو نیشانەی ببینمەوە. where to look. Do you know where to look? She doesn't. She doesn't. اوکی ئەو نیشانەیە کو سەب لە بیر نەمادێت ئۆکەی ئەوە نیشانەکەم لە دیتەوە بەو شێوازە. You It's there. don't Focus. know Found it. how Found it. Yes. this darkness goes. Yes, you've done it. You completed the symbol. What now? You must go back to the gate. She must go back. Behind the symbol is the source of the darkness. So then, you need to understand it. Uncover Okay. the darkness. This is why you have come. حەزم مێشەڵە چی بکەم؟ To find the source of all this. I promise. گەیم پلیز شمشێرەکم دێ باش شەڕی بکەم هەندێک ڤایکینگی بکوژم. What the hell is this? بەردانەوە. Hear them, Sam. They follow us. And Wow. choking, struggling. You couldn't save them, but you can save the survivors. Don't listen to the dead. Just move onwards. Find the survivors. ئەو کەشتێکی کە ڕوو تێکشکە. Stop. Stop. کا There's nothing you can do. You see the ئەو ڕۆحەکانیان. The sea throws them up to show you how you've lost. Look at them, Samua. The faces of the ones you ئەو تۆ خەتای منە ئەوانە بەخۆیان وەردن ئەو چ بکەم؟ ئەو تاریکە شارە زۆر گەمژێ ها. Some of them, they survived. کا They tried to. They were wounded. They were scared, but alive. Oh no! You can find them. کا وەڵا هەم وەردینە. یارمەتی چییە بدەم؟ کا Find somewhere to hide. Did you come here to die with him? Is that what you want? واو Don't let them capture you again. لێم مەدە تکەیە Are you going to let با بڕۆ. Don't die now. Yes, you use your way. ئەو بمرە تکەیە ئەو شمشێرەشم دێ ئێستا وەختی شەڕیە شەڕم دێت تکەیە. کا يلا ورا بتكوجم كاب ممرا كاب ممرا كاب ممرا كاب ممرا كاب نمن ديتو أتو Try something different. Then influenced us. Do not die We'll try something different, Senwa. It's not working. Yes, she is the person. ممرا ممرا الله الله عم بخون بكوشي فايكنج كانم اوكي بخون فايكنج دا كوشم لخير هم روجر now we're talking اوكي استدس بقى ما يدكين باش تم 24 دقيقة يكم كاس ما كوشت دوب كاس Call him. Let him go. وايز ابني كاكا كونتينغانسيا والله اللي تدم كادا ممرا
كابمرو 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 She has to survive. You must. You have to survive for us. You made a promise. كا شي كجيريا هايدن كالولادي واو او تشي وليدا Could you? All of this death because of you. هاتا مويبا هو تسيو دنقا عم حزم انه عدنقان اليوم اوكي عم حزم انه عدنقان اليوم طنزان جيرو يا يفرستاك كابمرو كابمرو زور دمايا لمن دي زور دمايا زور دمايا زور بمرا بس نو هم لسيجان ده عزمي لاقي ده كمان دستي هاني ده كمان شركان اشتكى بيدو تري زور اركيدي واتا تنيا دقمه دا دقري عشوائي بخوي درا مثلا تحديد ناكي لشين دري بدي لشين دري دي دكرا برا خوش تلبا يعني راستي ناكر بس دقمه دا دقرا خوش شرك How many are trapped? You don't know. اوكي ليريا او هاتم بس هتسوي كتابي وبعدين بخوي Stupid girl. stupid girl كاس شيلينا ما من تاع الرابع ما من تاع الرابع You don't know. She never knows. ما من تاع الرابع Idiot. Stupid. She thought she could be a hero, but everyone is dead. No one left to save. It's too late. You didn't. Saved us, but you didn't. واو also It's لا شيء مردي لا بس يكم 20 مليون كاس قرش يعني قد لا شيء مردي نلي جسانيو We're going to join you. بس دي جرافيك وانيميشن توب نوتش يعني هذا كده مش فيلمي ده كده يا ريتك أو بخون ده داغري ما أستنى بس مشكلة كوي لس الشاشة بيت ناري تداغري وسلام ما قدر يبخوت عشوائي داغري هات كمان And you gasp and the water rushes in. And the pain in your chest. كمان ورده ثانية يلا let's go طبعا عندك فايكنج جيتكا بكوجمتكا يا لو كشتك اي او زاري يكم زاري ليز غرم ليم دي تا اسكري نا غرم Отчего? Ай.
كان ذا برا راو اقدر قرا لقيت من ابو اي باب برا كاكو سرقر رقبه قران كتسر كابمرو سرق عليه والله باش بو زارا بس انجينه ده ثانيه وابرين داربو كبرهم الا باش هيك مش مشكله ما هو نبري يعني كبا خوي بيد نارك برو برك مشكله عايز نبينا كاكا ايه لا تمكر دياما اوتسو بوس فايتر كمان بوس فايتر كم دي هري والله بوس فايتر سلايفر You come here هاتو وريرا بوس فايت كاتي بوس فايت يا براستي سيريو جرافيكا ودوم سايكر What are you going to do with that sword, girl? He looks ready for you. He is ready to fight. كره دي كجرم اشتا بارت سيدكم You're fucking dead. I'm fucking dead. You goddamn fucking dead, okay? Make him pay! He could kill you if he wanted to. Hey. تعال بقوتها ها Get up and fight me! ايه باشا ده اللي مقرب على الشرطة قبل You're making this easy for him. Be better! You fought well for a woman. I'll give you that. But it's over now. والله خير خوينا ماكو شيء اوكي ال ديك بلوك ها اكس دي اولايا فولات دي اوكي سبسب على الراديو ما عجب اور للدم بس يقوشش فورس اتاك ها او حركه ذكي Not yet! يا والله اللي دم اخويا يعني هتزعلني انا قاعد نعمل دي في مين دي ها كفو نو Come on. Asta. Da. دبخو داي. دبخو. سينماتيك شكلي ناقر يا من قمرك. هذا الديمين سينماتيك اللي انا اشتغل ايه بخو
كمان استا Up. Don't be a coward. You have to find your enemy. Doing something, you have to move quickly. هستا نازم سینماتیکی یا مردم You ready to fight? Grab it. والله لخيري خويا ما ينكشت لخيري خويا He took their lives. Again. ديكو جا What are you waiting for? Wait. Do it now. You can't. You ليدا can't kill him. Stop. لو نبي بيكو جا او تشيو If you're going to kill me, just do it. اوكي نخوشيكي داركنس اتشيو But you need him. You need him to show you. He knows Tı. everything. He knows. تدا زاني شارزايا You're gonna take me where I need to go. Yes. Yes. He will take you. He will show you. He has to. You have spared him, and now he will take you where you need to go. You can do this. Where you come from. Where you take the slaves. داري خلطي شوي I can't walk. How do you expect me to take you anywhere? His بندا كانت بردا چنين او كساني كان كلتا كويلا She has to save them. دالي دبيتو بيم او درجين بي نشان ديكا دمي بسمة چين داري وشتانا خلط شارزايا ومنطقية You made a promise. She made a promise. You promised. تقريبا نتوانا بليم دست بيكا چي ممناون بو نزوزو خوش بو نزوزو خراب بو الشركة هيس خوش نبراسي متعيني الشركة لبرد سجل اقصي داكا نبري سي فريم ياريكا مثلا دوغما چي دا داكري باش دو تركي ازا شتي دا او شتي داكا كاركتركا She knew the path would open to her. تاكشتي او ياريتا يستا بدل ما او سلدقية كياري كرديام The soul sea for گرافيكي ياريكا too بزدي گرافيكا چي زور جواني هي او پێماش پێشم مابی قسەکان وا بوو کە یاریشی زۆر درێژ نییە پێم مابی لە دەوری 5 کاتژمێرێک تەواوی دەکەین ئەوە چێ جوانە زۆر سەیری دم چاویکە ناو چاوەکانی That feeling poisoning her mind with fear. That rot. Covers him now. Covers him. Do you see it, Senwa? Do you see the darkness, ئەوە She feels it. کوڕەکەیە the faces of fear and suffering? You can see it. The sign. Does it mean That sign. What is it? ئەو نیشانەیە چییە Understand. You need to understand. Answer. وەڵام It بدەوە is my father's sigil. His father. دەڵێ ئەوە نیشانەی باوکمە He's here. قەبیلەکەیتیان look at him? No, Shadow. دەڵێ but باوکە this لێرەیە place is his. The والله أبغى people شوية إيوية. here are weak. They would not خلشي. survive without his help. خەڵکی ئێرە بد Like ئەوەنە you. لاوازن بەبێ یارمەتی باوکم ناتوان بژین سیجل ینی نیشانەی قەبیلەیەکی هۆزەکی عەشیرەتەکی پێی دەوتێت سیجل You have to keep your eyes on. ئەچیڤمنتە چشمان وەرگرت سەیریە و گرافیکەکەن We should have thrown you overboard. I wish you had drowned like the others. Just wait till I get free. دڵێ بەزت ڕاستە با من ئازاد بم دانس لێ دەکەم تازە تو کۆی لێ بن دەستی منێ هیچت پێ ناکرێ Seriously, وڵای دەیتانی بم کوژیم لە پیاوەتی خۆم نەکوشت you don't know this place. هاتو نازانێ ئەو شوێنە کۆکوونیە He knows this place. وڵای جوانە منتقەی زۆر زۆر جوانە بەڕاستی گوندەکی جوانتان هەیە برام زام لاقیتی شم بریندار کردی ئەوەز گوندەکەتان زۆر No جوان further. Something's wrong. دەشتێک تاوا نییە It smells of death.
He doesn't دەڵێ بۆنی مردنی دێ Fall into the Draegar. Oiga. درێگەر دەرێ شتێک هاتەیەکوانە خەڵکی کوشتیە ئەوە گوندیە و کوڕێ Did you hear it? درێگەر چییە؟ درێگەر پێم ئاوی ئەوەیە مەغۆلە گەورەکانە Suffering. You need to go inside. You need to help them. Someone needs your help. هەموو لێرە مردینە You came here to help. Let's go. Listen to yourself. What is beyond there is too dark. We دەرێ are بابڕێن leaving. بابڕێن ئێستا بابڕێن Don't give me orders, slaver. دەرێ تو ناتانی فەرمان لەسەر بم بکەی We'll find ئەی another. سلایڤەر ئەو کەسانێک کە خەڵکی بەند دەکەن You need to find them. Move quickly. I will take you to my people, like I said. He has Not into this settlement. You have no idea what you're walking into. He wants you to die. Just turn around. We can't. دەڵێ دەدومە لای خەڵکی خۆم بەڵام نازانێت و دەچێت چێن دەر لەبەرەوەی ئەو دیارە شتەکی لێ یان شتێک ڕوویدایە یان شتێک دەبین بزەبت نازانین جارێ بەڵام پێم وابی ئەوە تووشی ئەو شەڕێ دەبین لەگەڵ زەبەلاحەکەی پێم وابی هەست دەکەم لەبەرەوەی سانیوە هاتی یارمەتی خەڵکەکەی بدەن نەک I thought your father Lamb, protected yeah, these people. He does. دەڵێ پێم وا باوکت پارێزگای لەو خەڵکە دەکا You can't Well, protect people from their own stupidity. دەڵێ باوکم ناتوانانی یارمەتی Looks like کەسێکی they بدا let کە their بەخۆی guard جێلە down. They brought this on themselves. دەڵێ بەخۆیان گەمژەنە ئەو خەڵکەیمە These Troika. What are they? لەو درۆیگەرانە چیە؟ He understands that we do not. درۆیگەر پێم وابێ زەبەلاحەکەیە چۆگوتی درۆیگەر لێرەیە Look there. Can you see? The mounds of earth. ئۆکێ ئەوە چیە؟ See these graves? ئەها This is how we honor our dead. There will be no one to bury you. Great and new. دەڵێەوە قەبری ئەو کەسانەیەکەوە So much death. گۆڕی ئەو کەسانەیە لە خەڵکی خۆمان کە دەیانێژین بەڵام درێ ئەوها لە بۆ تو Honored ناکەین these graves. What happened? I told you. Troika. Droigar. درۆیگەر They won't just kill you. Are they from this world or another It is far worse. درۆیگەر دەڵێ خەڵکی ئەو منتیقەی ئەو جیهانی نینە They Will kill you. They will kill us. You still have a chance to save your ئەوە life. چێپەزێتی خۆمان If you سوڕاینەوە stop, no. You must trust yourself. Listen to your own mind. ئەنە ئەمە ڕێمان بڕی لە بەچە Is it my life you're trying to save? ستوپید گەی He is scared. وا لێرە بووین Why is he scared? He knows هاتی what نێرە they are capable of. وای Why would you bring him with you? Are you sure you want it? She has to go. Go to it. The bottom of the scale. What are you going to do, Senna? What are you going to do? Decide. What are you doing? ستەکەی There's something here. شتێک لێرەیە I need to find out what it is. They are. دەمێ بزانم کە چییە You're mad. She's not mad. شێتی See the signs. Don't make sense. Stupid. He doesn't. You're mad. He doesn't know. تو شێتی Doesn't see the signs. There is no way. I am going in there. Look at him. دەڵێ هیچ بە هیچ نەوەکەم نازمە ژۆرێ At him. ناچی ژۆرێ خۆ قسەی خۆت نییە دەگوتم بێ دەی بێ کەی Defeated. But you need him. No, you're not. The rage. But we need him alive. He will try to escape. She has. Go on then. دەرێ لێم دەدەی Do it. Don't let the rage Lika. get the better of you. The rage is coming. Do you remember just moments ago he tried to kill you? You shouldn't have saved him. This was a mistake. Senwa, He
feels to be the one bound and helpless, waiting. دەری هەستە تکوە کە بە خۆت بکرێ کۆیلە When this heals, تعلیقە لە خۆی I دەداتەوە will kill you. بەکوژم ئافرەتی شێت ماد یعنی شێت ئافرەتش یعنی وەمن For that, you'll need to stay alive. دەرێ بۆ ئەوی ئەوە ببینی پێویستە بە زیندوێتی ببینیە ئەکەی ئاچینە ژۆرێ You must discover what is happening, what evil is here. پێم وابی ئەلێرە پارتیەکەم کۆتایی پێبینم باشە ئەگەر ڤیددیوەکە بینەرێکی باشی هەبوو زۆرتان حەز دەوە بەشی دوێمیشدا بنێم بەشی دوێمیشدا بنێم چاوتان ماز دەکەم تا ڤیددیۆکی دیکە بەخوای گەورتان ئەسپێرم خوداتان لەگەڵ